سڵاتان لێبێ لە پرۆگرامێکی نوێی گەڕان لەگەڵتانە پرۆگرامی ئەم جارەما زۆر تایبەتە بە نوێکردنەوەی کلتوری کوردی. ئەوە سیکسیکە نەفتەی پێدەرن نەفتیان پێدای نادەرێت لە بۆ بەردەستی خۆیان لە بادینا پێدەرن کەلبەتان ئەوە گچکە ئەمە دەرێن گاز ئەوە نالبەندانە نالبەند نێنکم ئەو شتانەی هەبوو ڕێک نێنکم بیرکەوتەوانە. ئەڵەن لە کۆنا خۆتان دۆ و ماستا و ماست و شتانەتان دروستە کرد. داندۆکمان دروستە کرد و پەنیر و لۆر ئەو شتانەمان دروستە کرد. اینجا ئەمە تۆ باسی کۆمەکەی لە کۆنا ئێوە چۆن ئەو ئیشانەتانە کرد ئەو ئامرانی بەکارتانێنا. بەڕاستی حەقوە نییە بزیلیمە ئەو شتانە بخەوت. گەڕان شەممە کاتژمێر